ناوم ڕێبینی مەلانووریە لە دایک و شاری سلێمانیم پەیمانگای هەنێرجوانەکانی سلێمانیم تاوا کردووە پاشان 2007 بەرەو سوید کۆچم کرد و 30 ساڵێک ژیاوم لێ جامعای مۆسیقام خوێنیوە. وەزیفەی من لە مۆسیقا ژەنیاری کلارنێت و ساکسفۆنم و هەروەها کۆمپۆزەکەم ئارانجەرم. دیوێکم ڕۆژهەڵاتیە شەرقیە، دیوێکی تر کە من لە مناڵیمەوانێ حەزم پێ کرد، بەڵام لە تەمەنێکا کە گەشتمە سوید پێگەشتم ئەویش مۆسیقای جاز بوو. ئیشەکانی من جاز فیوژنە، مۆسیقای ڕۆژهەڵاتی تێکەڵ بە مۆسیقای جازەکەم. مۆسیقای جاز لە کۆتایی 1800ەکانەوە لە ئەمریکا لە نیو ئۆرلیانز دروست بووە بەوەی ئەوەی کە کۆمەڵێک کۆیلەی زۆری خەڵکی ئەفریقا لەوێ ژیاون. دەردەدڵی ئەمان کە کۆیلە بوون ئەم مۆسیقا جوانەی دروست کردو بەوەی کە پڕە لە ئیمپرۆڤایزیشن، پڕە لە هەر بە زمانی جازیش پێوتە کەڵەر ڕەنگ، پڕە لە کۆردی ڕەنگین. مۆسیقای کوردیش لەگەڵ جازە تێکەڵاوکرێ فیوژنە. وەک بوونی جاز فیوژن یاخود جاز تەنانە نەک هەر جاز فیوژنیش لە وڵاتی ئێمە بوونی نییە، هیچ فێرگەیەک نییە، خەڵک نایناسێتەوانێ کە ئێمە ئەم زانیاریەمان نەبوو کەمترێتە ناو مۆسیقاوە، کەمتر لە مەعاهیدەکان ئایزانین، لە زانکۆکانمان ئایزانین. یعنی من دڵم بەوە خۆش بوو کە زۆر کاتێک ئینسان دڵی خۆم خۆشەکە دەم ڕەنگ بێ من یەکەم کەس بم، خۆی من خەفەتیشەکە یەکەم کەس بی یا دووەم کەس بی، وەڵام تر خۆ تەشجیعەکەی. من لە ڕێی خۆمەوانێ دەستکەم بەوەی کە چەندێکم پێکرێ لە ژیانمان بۆ وڵاتەی خۆم ئەگەر تۆزێکیش بێ. کۆمەڵی میلۆدی کوردی زۆرم هێناوە ئارەنجم کردوتەوانێ، وەکو بیسیک مۆسیقای جازم بۆ داناوە، وەکو میلۆدەکە لەسەرەوە مۆسیقاکە هەر ڕۆژهەڵاتیە. پەروەردەی ئێمە لە مۆسیقای ئێستاش زۆر سەرەتاییە. تۆ بێ ژوورێکە هەبێ ئەگەر یەک دانەش بێ گیتارێکی باتیاوێ، کیبۆردێکی تیا بێ، گەر ناتوانین پیانۆ بێ، کەمانچێکی تیا بێ، با ئەم مناڵە بەریکەوێ کە بەریکە و خۆی ئەچێ بە داشتەکانە. فیلم کارتۆنێکی ناوی پینگ پانسەرە پڵەنگە پەمەیەکە بە کوردی. من لە ڕێی ئەوەوانێ کە فیلمەی مۆسیقاکەی ساکسیفۆنێکە پام تیرام تیرین پارا پیرا تیرە پەرە زۆر کەسجی ئاشنایە بێ. من ئەوەی سەرنجی ڕایکشامیانی حەزم لە ساکسیفۆن کرد، حەزم لە مۆسیقا کرد. ئێمە لە سەرەتایە نەمان بووە هەچێ سەر ئاستی بەرزتر دەوڵەت و وەزارەتەکان کۆمەڵێشت نازانین چیمان ئەوێ، نازانین چیمان نییە، پلانمان نییە بۆ ئەم شتانە، بەداخەڵ قسانی دەچێتە سنووری قسەوانە. کۆمپۆزینەکانم، ئارەنجەکانم ئەگەر ئیشێک بێ بۆ چوارنێکی ژێردار بنووسم، بۆ ئۆرکێسترا بنووسم، گۆیانیشی هەڵپەڕکێ بێ، گۆیانکی پۆپی سادە بێ، بێشک من هارمۆنیەکەی جازەکەم، ڕەنگێکی مۆسیقای من لە ژیانمە هەڵەمژاردووە و هەموو شتێکە بۆ من کە لایڤ موزیکی شەکەم هەوڵمان ناوە کۆمەڵی ڕەنگی مۆسیقا لە لایڤێکا لە شەوێکا پیشانی گوێگری بین کە گوێی لێبگرێ. هەوڵماوە ڕەنگ باتەوانێ لە ڕووی هارمۆنیەوە، لە ڕووی ئەکۆردەکانەوە جاز بەی بەگوێی خەڵک ئەگەر نەشزانێ چییە. تۆ گەر یەک تۆز خۆڵمان و کەیت و تۆزە جددیبی ئیشە چێتە پێشەوە دەرئەکەوێ ئیشەکانە چۆنەڵی فۆکسیە چێتە سەر. ئەمە جۆرێکە لە گەشتبینی مۆسیقا ڕەشیش بێ، خەمۆکیش بێ بۆ مۆسیقی هەر شادی پێبەخشە، بە تایبەتی جاز کە مۆسیقایەکی ڕەنگینە. من دڵخۆش نیم بەوەی کە کەمە، بەڵام دڵخۆشم بەوەی من یەکێک بم لەو کەسەکەمەی کە چمکێکی ئەم شتم دەستکەوت بێ بتوانم مۆسیقا بنووسم و جازی تیا تێکەڵاوکە مۆسیقای کوردی. هەموو هەوڵەکانم بۆ ئەوەیە کە ئەوەی بە من نەکرێ هەر پارچەیەک وەرسوجێک لە مۆسیقای کوردی هەوڵ بەم جوانی کەم بەم ستایڵە ئامانجەکەم بە هەموو شێوەیەک بڵاوکردنەوەی ئەم ڕەنگەیە. ڕۆژێک یەکە خەڵکەکان زۆرە بن، خۆستا خەڵکێک هەیە بەس هێشتا کەمە. من خەریکی ستایلێکم، بەڵام ڕەنگەکانی تر ئەبێ قبوڵ کەم. ئەگەر تۆ مۆسیقای کلاسیک لێبەی زەڕورە خەیچێکە گوێ لە کلاسیک بگرە، گوێ لە ڕۆک بگرە، دایم گوێی لێ مەگرە، بەس ئاگاو لەو دنیاە هەبێ کەوا بێتە مۆسیقی ئەبێ ڕۆشنبیری خۆی بەرز کاتەوە لە ئاسانترین و گرنگترین شتەوەیش مەودای گوێگرتنی بۆ مۆسیقا فراوان بکە.